از دانا حمید راهنر کیک بوکسینگ وتقال فريشتا دونايك وكتشاويه اوجي ياريزانا كيك بوكسينج كاد قال مادانا هين قال بخيرات ضلين ليديز فيرست بكسك دس بيبكان يعني اسيه بعد دس يلا احتراما يعني ما مصاب خير بين زور سپاس تو راهنري لصالي سندو دس بالراهنري تكرديه سپاس بۆ میوانداریتان من لە ساڵی 1993 تاکو 98 یاری کۆنفۆم کردی لای بەڕێ زۆر مامۆستا ئارامی خۆشەویست کۆنفۆ لە کۆنفۆ لە 98 پاڵەوانی کوردستان بوومە بەخۆم دوایش لای بەڕێز مامۆستا نەوزاد نووری دەسم بە یاری کیک بۆکسی کردووە تاکو ئێستا لی بەردەوام جیاوازیان زۆرە بەڵێ یاری ستایلیان جیاوازە شێوازی ئێستا جیاوازە ینی کۆنفۆ تقریبا تا حدێک ئێستا کەم بووە ئێستا کیک بۆکس و تای بۆکسی و ئێمەی باویان زیاتر لەو بابەتانە فریشتە بابت ڕاهێنەر و یاریزان بوو یان خۆشت حەزت لێ بوو مەسەران ببیە یاریزانی کیک بۆکسینگ وەڵا هە لە مناڵیەوە کە باوکم ئەو یاریە کرد ینی لە ماڵەوە ژوورێکی تایبەت کردبوو کە بۆ خۆی ئەها یاری تیا بکە ئیتر کە یاریە کرد زۆر یانە چوم لە لای دانیشتم تەرکیزمەدا یاریەکان حەزم بێ بوو ینی حەزم لێ بوو بگەمە ناو وەزعەکە بتوانم کەوا منیش وەک باوکمەها بتوانە بم بەهێز بم گۆدنگ و قەرەباڵغی ناوغرفە وای لێ کردی تۆش ببی یاریزان بەڵێ ئەوانە چین ئەوانە پشتێنن پشتێنی چ قارەمانتێک چ پاڵەوانتێک پاڵەوانەتی کۆبۆ ئیلا کیک بۆکس کۆبۆ بەڵێ لە کوردستان بەڵێ پلەی یەکەم ماشەڵڵا زۆر سپاس دەبی هەندێک لە خۆم بترسێ هەندێک گێرکەم ناحتیادێ یاریزانی کچێک و هەردووکیان یاریزانی فنون قیتالی زۆر هادەترن لەو ئینسانانەی کە بوو دائیمەن ئەوانەی کە یاری فنون قیتالی ئەکەن چۆن بری حەزەکەیان زۆر تێرترە لەو بابەتانی کە ئەوانی لە دەرەوە شەڕانگێزن چونکە ئێ ڕۆژانە ئەو یاریزانە لە قاعە پێکدادان هەیە بۆیە ینی بەلای زۆر احتیادیە بێ ئەو ڕقۆکینەی ناودڵیانە لە قاع دەریەکاتەوە کە دێتە دەرەوەش ئینسانێکی هاد و لەسەر خۆ فریشتە تو ژوای تووشی شەڕ و شت نابی هادئی ئەگەر ینی سەر نەخان سرم شەڕ نەکەنەوە های منم باش بوو سەریان خستوە سرت نانا بۆ منە هە لە دەرەوە شەڕێک شتێک ئەوها توش بوو یان کیک بوکسینگ مەسەرەن ئیسفادەی لێ کردبی طبعاً ئاڕێ شەڕت کردیە بە پێی قوانینی کیک بوکسینگ بەڵێ یاسای هەیە وەکو کۆنفوچکە بابت یاریزانی کو مەسەرەن سڵاوکردن و ئەوانە یان یەکسەر دەست پێکردن کە توی داخلی ناو یاریەکبی ئەو کات وەکویانی کە دەستپێکی یاریەکە ئەو کات یاریەکەکە یان بڵێن چۆن دەستێ لە دەستەدەن دەست پێکردن یاسای یان توندە مەسەرەن زەربەی قەوەتیان نازانم هەندێک شوێن هەیە قەدەغەیە یاریەکان بیانی بە شێوەی یاساکان داندرێ کە بەڕێوە ئێبن بۆ نمو لە یاری کەیوان ئیتر هەموو شتێکی تایە ینی بەس تەنها ئەو شوێنە ڕقە هەستیارەکان نەبێ ناتوان بەکاربێن یاریکردنی کەیوان هایکیک موای تای ئەوانە کۆنفۆ تایکواندۆوان زۆرن بەس کیک بوکسینگە لعبەی فنون قیتالیەکان زۆرن ئەگە بینە سەر کیک بۆکس تقریبا ینی ئەویش دوو شێوازی هەیە ئێستا زیاتر باو کەیوان بە حکمەوەی لۆکیک لێدا لە کیک بۆکس هەلێدەن بەس بە حکمەوەی ئێستا بوویتە باو لە یاری کەیوان هەندێک زەربات هەیە بۆی زیادە بێ باکفێستی بۆ زیادە بێ ڕوکبەی بۆ زیادە بێ لۆکیکی بۆ زیادە بێت لە کیک بۆکس ئەم شتانە تیای قەتەغەیە تو خۆشت ڕاهێنەری بەڵێ منداڵەکان فێر دەکەی بەڵێ بوو ئەی نابێ ڕێشەڕ دەکەی یان خۆیان بپارێزن مەسەلەن یەکەم وانت چێ بوو منداڵەکە تەنیا یەکەمی کەس بۆ منە یاریزانەکە دێتە لای من ئەوها ئەبێ ینی ژیانی خۆی بڵێ بۆ منە هیچ نەخۆشیەکی نییە ئەوە چۆن ینی هیچ نەشتەرگەری یاد بارودۆخی جێگیرە ئەو کات بەپێی ئەوە ئەڕۆین کە ئەو کەسە چۆنە چەند یاریزانت هەیە خۆت وەڵی تەقریبی 25 ئەوها باوەڕنامە شتەیە بەڵێ ڕاهێنەراتی بەڵێ لە سەر ئاستی دەرێ بوو هەتا ئێستا مەسەلا نازانم خۆت بەشداریت کردووە بەڵێ ئێمە بە خۆشحاڵیەوە ئێستاگە وەک ئیتیحادات باسکەین ئیتیحاداتمان لە کوردستان زفتە نییە ئەوەی ئێستا خراپە ینی بە هیچ شێوەیەک اینجا ئەوان حکوومەتیشیان بۆ ناکە ئەوان خۆیان دەسەڵاتیانی ئەوان خۆیان بەرەو پێش ناچن ئەو بابەتانە چەند کەسێکن ئەمە لایان قۆستێتەوە لە بەدیلی ئیتیحادەکان ئێستا ڕێکخراوەکان هەیە ئەو ڕێکخراوانە ئەچن یاریزانی دەرەوە دێنن تورکیا دێنن ئێران دێنن ئازربایجان دێنن ئەفغانستان دێنن دەوڵەت عەرەبیەکان دێنن لە هەولێر بوتکوڵەیەکی پرۆفشناڵەکەنەوە ئەو کات چەند یاریزانێک ئەتوانن کە بەشدار بن خاوەن ئەو درعانە بن خاوەن ناسناو بن ئەمانە یاریزانی پیانەرن پرۆفشناڵ
لەم بابەتانە فریشتە سێ جاری بەشداری کردێ سوپاس بۆخوای گەورە لە هەولێر هەر سێ جاری بردوێتەوە خاوەن حەوت یەکەمی کوردستانە حەوت یەکەمی کوردستانە ئیشەڵا لە 27 مانگە لە دەرەوە لە هیچ لاعبی دەرەوە هاتووە ئێوە بەتەمانین لە دەرەوەش ئێمە کە دەڵێ لە پۆڵەندا و لە ئیماراتیش باگەشتواتەوە بەڵام بوو هەڵپشت نەبووە ینی لەگەڵمان نابڕۆن لەسەر حسابی خۆت ڕۆی ئەگەر لەسەر حسابی خۆتان بڕون هیچ خازانجی هەیە بۆ هیچی نیە نەوەڵە دێتەوە ئێرە هەر چەندها یاریزانمان هەیە ئەوە فەرموو دەچێتەوە دەرەوە یاریە کاو دێتەوە کەسێک نە پێشوازیشی لێ بکە کەسێک نیە دەحمی بکە ئێمە یاریزانی زۆر باشمان هەیە ئەو شتانە ساردت ناکە فریشتە مەسەڵەن پاڵپشتیەک نییە و طبعا ناخۆشە بەس بەڵام کە تو هیوایەکت هەبێ بگەیتە ئاستێکی باش ئەبێ هەوڵیشی بۆ بدەیت هیوات چیە مەسەڵەن ینی هیوات هەبێ بگەیتە ئاستێکی بەرز لەو بوارەکەی وەرزشی خۆتە بۆ نمونە من ئەمەوێ لە کیک بۆکس بگەمە ئاستێکی زۆر وا بەرز کە ئێستا چۆنم لە داهاتوو باشتر بم یعنی بەتەمایی لە داهاتوش بەردەوام ئینشاءڵڵا دەڵێن هەندێک وەرزش هەیە تەسیر لە کەس دەکات لە ژن دەکات وەیە مەسەن ئەو هیچ تەسیری لێ کردووی ژیانی کچ و ژیانی ژن و چوزانم ئەو بەڕاستی ینی زۆر جیاوازێکی نییە زۆر جیاوازێکی نیە لە نێوان ئافرەت و پیاواندا بەڵام کە ئافرەتێک حەزەکە با حەزەکەی خۆی لەلایەکدا نەنێ با هەوڵی بۆ بدە تا ئەو کە پێویستێتی ئەوەندەی کە پێویستێتی بتوانێ ئەوەندە بۆ ئەی کفایەتە بەسە ئەوە باسی کۆنفۆشمان کرد حیزام و شتیان هەیە ئەوەش هەیەیان یەک ئاستە و بەردەوام دەبی مەسەرەن زیاتر نابی لە توزانم لە سۆرەوە بۆ ڕەش و بووم ئێستا ئێمە لە کیک بۆکس یعنی ئەوەندەی لە هەرێمی کوردستان بەخاستن لە عێراقش چەند کەسێکمان هەیە خاوەن حیزامی ئازانم چواردانن ئەو بابەتانە ئەوانش لەگەڵ ڕێز و حورمەتم بۆیان چونکە ئینسان کەسانێکمان هەیە لەم هەرێمی کوردستانە بەبێ ئەوەی بتوڵەیەکی دیتە بێ ئێستا پێنجدانی بەستایە ناو ڕنگی نەدیتە ناو حەلەبەی نەدیتە چواردانی بەستایە دەبێ من بسمە ژێر حەمد و سەنائەوی کە هەموو ژیانم لە شەڕمست لە ناو حەلەبە بەسەر بردیە ئەمە ینی ئەو کێشانەی کە ئینسان تو خۆت مەسەڵەن بۆت ئیشکال نەبوو منداڵەکانت بینیە ناو وەرزشێکی توندی شەڕ و لێدانەوەوانە مەسەڵەن دایکشان هیچ مشکلیان نەبوو ئینسان ئەگەر بێت و لە یاری فن و قیتالیەکان تێبگا بڕوا بکە عکسە وەرەگەڕێ یعنی ئەو شتەکە عکس وەرەگەڕێ من زۆر تۆڕە دەبم بەس ئێوە هەست پێ دەکەم وەکو من نین ینی جار وایە من لە دەرەوە یانی بیسم دووسێ کەسێک کە بە شەڕ دێن تەمەشاکەم چواردەوەلەکەی یعنی ئەمەچی ئەوە ناکەم بچ ناوبژیشکن لە خۆی ڕانادینێ لە خۆی ڕانادینە بچێ ناوبژیشکە ئەو شتانە بەلای منەوە زۆر احتیاجی توانم بەوە ڕاکێشی ناوبژی بکەی و ئەوە لێکیان کەیتەوە لە هەمان کاتە دوو قسەی خێر لەوەش بکەی دوو قسەی باشە لەولایە بکەی ئینسانی هادئی نەرمی گەشتە لێدانیش بوکست حاز ئەوە حاڵەتە ئەو ئیشەڵا ناگاتەوە حات توش حاڵەتی بریندار بوون شکان چوزانم نەخۆشکەوتن بۆ خواتە ئێستاە بەجددی ماشڵایەکی گەورەی دەوێت ئینسان ئەزان چۆنە ئەگەر هەر هۆڵێک بە ئەکادیمی ئەم هوەرە وتراوە یاریزان زۆر زەرمە نابێ لی کە یاریزانێک کات فێرت کرد کیش چۆن لێدەی دەرح چۆن لێدەی چۆن ڕاواستی چۆن شەڕەکەی یعنی ئەم بابەتانت کە پێوت دوو ڕۆژکە پێویست بەوە ناکە من فریشتە باریشت قورسە بەس کات خۆ ئەوەی بگرێ ئێستا یەکە کات شەڕم بکە بەڵێ یەکەم زار بە کیک بۆکسی نازان بە هەرنەوە بەڵێ چون بەرگری لە خۆم بکەم بۆم هات ئێمە ئەزانی چۆنە کە بۆت هات تو لەو حاڵەتە دەبێت کالێتون لە پا بێ هەری بەزدی چارچیە لەگە فن و قیتالیا ئەوا کرێ ئەو یەکسەر مەسەن ئەمن بۆ دێم تو چۆن بەرگری لە خۆ من هەمە لەوانەیە ئێستا تو بتوانین دەمەست لە من دەی تاسی لە من نەکە من یەک دانێک لێدەم دەکەوی لە شوێنە لە هەر شوێنێکت لە هەر شوێ تەبعاً زمان دەڵێن وەی لێداوە بیکەوان زۆر ینی شتەکان جیاوازە بین ئەو کەسان ئێمە ڕۆژانە لە قازە کردێنەوە لە دەبی بۆ ئەوانە بیان زۆر احتیاجە ئێستا ئەم شێوەیازەوەنیە ئێستا دەبێت ئەم دەسە ئەبەم شێوەیە بێ ئەمەشە دەست دووهێستی تایە ئەگەر جاروایە ئەوها بیگری زەربەیە ئەگەر غەڵەتی گوت بڵێ ها فریشتە مەڵێ باب مەونە ئەگەر زەربەیە بێرە بکەوێ لەوانەیە تەسیر لەو دەستە بکا بیشتێنێ بەس ئەگەر لەگەر ئەمەیان ڕەپت بوو ئەبێتە دوان قووەت کەمترە کاتەوە ئەم دەسە ئەوە شێوازیشی و کابراوتی عشایەکەی پێرێن جوانە ئەم شێوازی ئەم ڕاوەستانت قاچت دەست شانت دەبێت یەک قیاز بێ قاچت دەبێت چاکەی قاچی چەپ بێنێ پێشەوە قاچی چەپ بێنە پێشەوە قاچی چەپ بێنە پێشەوە میسالەن
لەسەر ڕاستە ئەمە بەو شێوەیە ئەوەستی إيه. کەسێک دارێکی پێەیە إيه. وەنیە وەرە ئێ کە دەیەوێت بۆ تێگرێ إيه. وەنیە ئەم دەستە دەبێت بەرزکەی ئەی ئەوە هەر لە شوێنی ئەوە لە جێ خۆیەتی کە تو ئەوەت بەرزکردە لێرە ئەی ئەوە ئیشی چێ لێرە جوانە الله جوانە وەکوفو جوانە ئەمە یعنی تو فەن تەکتیک لە کاتی ئەو شتانەیە ئینسان دەبێ کوبوو بەڵێ ئەو ڕێکخراوێکی کۆ بۆ مامۆستا فەرشید بەڕێوەیە بە بەڕاستی توانێتی لە هەموو شارەکانی کوردستان بەڵێ ساڵی چەند ئەوە ساڵی چەند لێ 2000 ساڵا دویاری لە ساڵێکە دیاری کردی یاریەت کەشی هەبوو لە بابلیۆن کرا ئەو کات یاریزانێکی عەرەب بەرامبەری بوو خسمێکی هەبوو ئێران بوو یاریزانە ئێرانەکە نەیتوانی بێ تەلەفۆنیان بۆم کرد بە ماوەی دەڕۆژ وتیان فریشتە ئەتوانێت لەگەڵ یاریزانە عەرەبە یاریکە وتم بۆنە بەس وتیان تەمەنی ئەو 22 ساڵە کچ بەڵێ کچ فریشتە 14 ساڵ بوو ئەو 22 فریشتە 14 ساڵ ئەو تقریبا 50 چەند کیلۆ وەزنی بوو 6 کیلۆ بوو من 50 کیلۆ بوو 50 کیلۆ ئەمە جیاوازەکان زۆرەوە بوو بەس لە هەموو شوێک جیاواز هەموو جیاواز بوو بەس بردی؟ وەک تەحدایە گوتمان دەبێت لەگەڵی بکە بە هەمان شێوەکە لۆگۆکەیان بۆ من نەوتیان لەسەر حیزامێکی بەو بابەتەیە دەرعێکی ئەو بابەتەیە لامان کاتە لی بردەوە لە چاوەڕوویان و لەوەیان دراکەشان نەدا ئیڤیا پۆڵ پشتێکە زیاتر بوو یاریزانی نووسا بوو ڕۆهێنەری نووساش بوویک و ئەوژی بشێن سەر ئاستاژیۆنی تایبەتیش ناوێ کورسانی برنکن مامۆستا دانا حەمید ڕۆهێنەری کیک بۆکسینگی فریشتە دانا یاریزان و ڕۆهێنەرە کیک بۆکسینگ ئینگەلا بخێرات زۆر سپاس هەروەها تۆ من ئاساییە بەخێر